سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو بۆیەوە. خۆم بە خۆشحاڵ و وەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ 22 ڕۆژی جیهانی زمانی دایکە بەو بۆنەیەوە پیرۆزباییەکی گەرم لە تەواوی کورد زمانانی دنیا و کوردستان بە تایبەتی دەکەم. ئومێدەکەم ئەم ساڵی نوێمان یا لەمڕۆوە کە ڕۆژی جیهانی زمانی دایکە زمانەکەمان ببێتە یەکێک لە تند و تۆڵترین و پێکەوە نووساوترین و یەکگرتووترین زمانەکانی دنیا و لە ڕێی زمانەوە بتوانین گزارشت لە مێژوو لە جوگرافیا لە ئازار و چەرمەسەرەکانی خۆمان بکەین. بێگومان زمان یەکێکە لە فاکت و هۆکارە گرنگ و سەرەکیەکانی مانەوەی هەر میلەتێک. هەموو میلەتێک تاکە شانازی بوونی، تاکە شانازی مانەوەی، تاکە هۆکاری بەگژاچوونەوەی نەیار و دوژمنەکانی تەنها و تەنها زمانە. بۆیە لە دێر زمانەوە دەبینین نەیارانی کوردستان، داگیرکارانی کوردستان ڕژێمەیەک لە دوایەکەکانی بەعس و وڵاتانی دەرو دراوسێمان تاکە هەوڵیان بۆ سڕینەوە و گومان خستنە سەر زمانی کوردی بووە یا بە جۆرێ لە جۆرەکان لاوازکردن و دووکردن و وەکوەڵێ بەرە و دواوە بردننی زمانی کوردی. کۆمەڵێ لە شارەزایان پێیان وایە لە ئێستای پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هۆیەکانی ڕاگەیاندن و زۆربوونی چاپەمەنی و دەستگاکانی ڕاگەیاندن بە زمانی کوردی بەرەو دواوە و بەرەو لاوازی چوە. هەندێکی تەنانەت بەراوردیەکەن بە ساڵانی 70 و 80کانی سەدەی ڕابردوو کە تێیدا زمانی کوردی لەگەڵ ئەو هەموو فشار و لەگەڵ ئەو هەموو چەپۆک و ژێردەستەیەی ڕژێمی بەعس و ڕژێمەکانی تری دەرو دراوسێ هێشتا زمانی کوردی زمانێکی باش و گەشە سەندوو بووە. هەندێکی دیکەش پێیان وایە نەخێر ئێستا زمانی کوردی لە لووتکەی گەشە سەندن و بەرەو پێشچوون و چڵەپۆپەی خۆیدایە. ئێمە ئەمڕۆ 22 ڕۆژی جیهانی زمانی دایک هاوکاتە لەگەڵ کۆچی دوای یەکێک لە زمانزان و خزمەتکارەکانی وشە و فەرهەنگ و زمانی کوردی مامۆستا هەژاری موکریانی بە ڕەحمەت بێ. لێرەوە سڵاو و ڕەحمەتی ژەنێرین بۆ گیانی پاکی مامۆستا هەژار موکریانی کە یەکێک بوو لە خزمەتکار و یەکێک بوو لە دڵسۆز و ڕاژەکارەکانی زمانی کوردی و توانی بە قەڵەمەکەی خۆی خزمەتێکی زۆری وشە و فەرهەنگ و نووسین و زمانی کوردی بکە. من بۆ قسەکردن لەسەر زمان وە کێشە و گیر و گرفتەکانی زمان و ئاستی زمانی کوردی و ڕێکخستنی ڕوێنووسێکی کوردی ئایا تەنها لە باشوور بێ یا زمانی ستاندار کامەیە زۆر شتی تر و زۆر پرسی تایبەتی تر بە زمان. میوانداری زۆر بەڕێز دکتۆر عومەرپەتی مامۆستای زانکۆم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خوازە بێت. دکتۆر عومەرپەتی سڵاوی خوای گەورەت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت، هەروەها پیرۆزبایی ڕۆژی جیهانی زمانی دایکت لێ دەکەم و بزانم جەنابیشت چی دەڵێی لەبارەی ڕۆژی جیهانی زمانەوە. بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درودی سەڵاو سەجانی پاشی پێغەمبەر کەوێ. دیارە سەرەتا پیرۆزبایی ڕۆژی جیهانی زمانی دایک لە هەموو زمانی میلەتان دەکەم لە سەرگۆی زەوی بەگشتی و هەروەها پیرۆزبایی لە زمانی دایک لە کوردەکەم لە هەر کوێکە هەن لە سەرگۆی ئەم زەمینە. پێم باشە ڕاستکردنەوەی بکەم بۆ بەڕێستان ڕۆژی جیهانی دایک ڕێکەوتی 21 دوی هەموو ساڵێکە نەکبیست هەر بۆ زێدە زانیاری بەڕێستان و هەروها بینەرانی کەناڵەکەتان. زۆر باشە، دروستە، بەڵێ ببوورە. دکتۆر لە پێشەکەکەدا ئاماژەم بەوە کرد ئەوزاگەر بۆ ئەگەر کاتیشم بدەیت بەڵێ ئەوزار دەزانی بۆ 21 شوبات حەز دەکەم بزانی بۆ لایەنی مێژوویی دیارە لە زانکۆی داکە لە بەنگلادێشی ژێردەستی پاکستان کە لە ساڵی 1952 ڕێکخراوێکیان دروست کرد بە ناوی ڕێکخراوی بزوتنەوەی زمانی بەنگەلی. ئەو کاتە بۆ فەرمانی ناسینی زمانەکەیان زۆر بەتوندی وەڵامیاندانەوە، تەنانەت کەوتە بەر دەستڕێژی گولیا. لەو ساڵەوە یادی ئەو ڕۆژە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دیارە بەهەڵی زانیوە بیکاتەوە. بۆیە پێش دەتوانم لە ساڵی 2000 ئاهەنگێک جێڕا، بەڵام لە ساڵی 2008 واتە لە ڕێکەوتی 21 دوی 2008ەوە بوو بە ساڵی جیهانی زمانی دایک.
زۆر باشە دکتۆر گیان لە پێشەکیەکەدا ئاماژەم بەوە کرد کە بەشێ لە شارەزایان پێیان وایە لەگەڵ پێشکەوتنی هۆیەکانی ڕاگەیاندن و تەکنەلۆژیا و چاپەمەنی کوردی و کتێب بە زمانی کوردی و ئازادیەکی بەرچاو لە ڕووی سیاسیەوە کە کاریگەریشی لەسەر زمان هەیە زمانی کوردی هێشتا بەرەو دواوە دەچێت هێشتا بەرەو لاوازی و پەردبوون و یان بۆمنێت بە جۆرێک لە جۆرەکان بەرەو دواوەکشانەوە بەخۆیەوە دەبینێ و هەندێکی دیکەش پێیان وایە نەخێر بەڵکو ئێستا زمانی کوردی لە چڵەپۆپە و لە پێشکەوتن و گەشە سەندنی خۆیدایە ئەم دوو ڕایە کامیان ڕاستە زمانی کوردی لە نێوان ئەم دوو بەراورد و دوو قسەیەدا زۆر ڕاستە قوربانجیان من لەگەڵ ڕای یەکەم تام ینی بە پێچەوانەوە بە شێوەی گشتی و لۆژیک ئەگەر برێ دەبێت لەگەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا و سەردەم بەرەو پێشەوە بڕۆین بەڵام بەختی کورد وەکو چۆن لە بوارەکانی تر بەرەو دواوە دەگەڕێتەوە دوارە لە بواری پەرەپێدان و خزمەتکردنی زمانیش بۆ دواوە گەڕاوەتەوە ئەوەش لەبەر نەبوونی یاسا لەبەر نەبوونی هەڵبەت ئەو ئازادی کە تۆ باست کە دەڵێ ئازادی هەبووە ئازادی بەربەڵاو و ئازادیەکە بەس پێناسەی بکەین ئەوە نییە کە تۆ بە ئارزووی خۆتەوە پەل و پۆ واروەها بۆ هەموو لای باوێ نەخێر ئازادی یان سەربەستی واتە پابەندبوون پابەندبوون بە زۆر شت نەتوانی سنوورەکە ببەزێنی مافی خەڵکیش نەخۆی بۆیە بەداخەوە ئەو ئازادی لە کوردستان هەیە بە پێچەوانەوە لە زیاتی ئەوەی سوودی هەبێ بەداخەوە دەتوانم بڵێم زیانی بە زمانەکە گەیاندووە یان لەبەرسی بەداخەوە ئەگەر بیت سەیری دەسەڵاتکەی گرنگی بە زۆر شت داوە بەڵام بەداخەوە لە هەمان کاتدا ئەوەی پژوێی خست بێ زمانە زمان ئەگەر بێ پێناسەی بکەیت لە سادەترین پێناسە قوربانجیان بریتە لە هۆیەک بۆ تێگەیاندنی بەرامبەری یەکتری بەڵام ئەوە سادەترینیانە بەڵام هە لە ڕێگە ئەو زمانەیە مێژوو کەلتور لایانی زانستی گفتوگۆ ڕۆشنبیری ئەگەر ئەم زمانە نەبێ هیچیان ناگوازێتەوە داهێنانەکانی جیان لە ڕێگای زمانە کەواتە بەڵام بەداخەوە بۆ نەکبەتی کورد چۆن لەسەر هەموو پلە و پایە پۆستەکانە هەمیشە لە شەردا بووینە هیچ ڕۆژێ لە ڕۆژان نەدام و دەستگا تایبەتیەکانیان کە مەبەستم دام و دەستگاکانیان بۆ نمونە ئێمە ئاکادیمیای کوردیمان هەیە تۆ لە پێشەشەکە شتێکی جوانت باس کرد کۆری زانیاری کوردی زمانی ڕژێم گەلێ باشتر بوو تەنانەت کە بۆ دەستەش ڕژێم کەمی کردەوە لە باتی برێ کۆری زانیاری کورد کردێ دەستەی کوردی بەڵام هێشتا بەرهەمەکانی خزمەتکردنی زمان لەو کاتە گەلێ باشتر بوو تەنانەت لەو کاتە لە هەشتاکانە کە دوو ڕۆژنامەی دەرکرد یەکێک بە زمانی کرمازی ژووری یەک کرمازی خوارو بتوان بڵێم ڕۆژنامەی بزاف کە بادینی بوو وارووە ڕۆژنامەی ئاسۆشکە بە زمانی سۆرانی بوو یا بە شێوە زانستەکەی بڵێن کرمازی خوارو ئەو کاتە خزمەتی زمانی کوردی هێشتیان زیاتر بوو ئەگەر مەبەستیشی لێکردنەوەی ئەم دوو دیالی کتەبێ بۆیە من 100% لەگەڵ ڕایەکەی یەکەمم بەداخەوە زۆری بۆری گۆڤار ڕۆژنامەکان میدیاکان بێسەنسۆر نەبوونی کەسی پسپۆر لە شوێنەکان ئەمانە هەر هەموویان بۆتە کارەسات جگەلەوە کردنەوەی ئەو سنوورە هاتنی ئەم لێشاوی دەرەوە و گرنگجیدان بە زمانی بێگانە بە تایبەتی زمانی ئینگلیزی کە ئەمە بەڕاستی دەتوانم بڵێم لە ڕووی دەرونیەوە هەستکردنە بە کەمی یعنی تۆ ئەگەر هەست بە کەمینەکەی گرنگی بە زمانی خۆت دەدەی بەڵام ئەمانە هاتوون جارێز گرنگی بە زمانی ئینگلیزی و فەڕەنسی و ئیسپانی و کردنەوەی چەندان زانکۆ بە زمانی ئینگلیزی جگە لە قوتابخانە سەرەتاییەکان بنەڕەتی کە پێستا پێدەرێن و ناوەند و ئامادەیەکان وای لێ کردووە زمانگەرێ بە دوا بگرێتەوە سەری پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردەکە بێزت لێ خۆ دێتەوە سەری ئەو وەرجێڕانە سەقەتانەکە ئەو جۆرە وشانیان هینایە کە بەڕاستی بەداخەوە بەرامبەری زۆر وشەی کوردیمانەیە بەڵام کەچی وشەی بێگانیان خصوصا لەبەرەوەی نیانداوەتە کەسی دڵسۆز خەم خۆر خۆ کەسی دڵسۆز خۆم خۆر هەیە خۆ وەرجێڕی باشەیە قوربانجان کە باسی وەرجێڕان دەکەی وەرجێڕان گەلێ گرێگرانترە لە داهێنان یەکێک دێ لە بوارێک داهێنان دەکا زۆر ئاسانترە بەڵام تۆ وەرە کول و خوشببنی ئەگەر هەردوو زمان نەزانی چۆن وەرجێڕان دەکەی بۆیە بەڵێ دەتوانم برێن زمانی کوردی ئێستا لە قەیران و تەنگژەیەکی زۆر ترسناکدایە کێ بەرپرسی یەکەمی ئەو پشێوی و قەیران و تەنگەشەیە کە جەناب دامەژی پێ دەکەی زمانی خوێندن لە وەزارەتی پەروەردە چاپەمەنیەکانمان یان بۆمنە زۆر شتی دیکە کێ بەرپرس و هۆکاری یەکەمە بەرپرسی یەکەم دەسەڵاتە لە سەروی هەمیانەوە چێ بەرپرسی یەکەمە دەتوانم بڵێم دەسەڵاتی یەکەم بەرپرسی یەکەم لە وڵاتە چییە
تا شۆڕ دەبێتەوە بۆ وەزارەتەکانی پەیوەندیدار، اینجا بۆ بەڕێوەبرەتە گشتیەکان، اینجا بۆ خواردتر تا دەگاتە سەر هەموو تاچێکی کورد. تەنانەت ئێمە کەناڵەکانی میدیاکان کە باسی ڕاگەیاندن دەکەین و هەروەها لە خێزان دایک و باوک هەمومان بەرپرسین، بەڵام بەرپرسیەکە ڕێژەیە. تۆ شتێکت بەبیرێ نامە قوربانگیان دوو دێرە هۆنراوەکەی حاجی قادری کۆی دەرێ زمانی کوردی بەڵاو نەبوو گرت بوو وا لە مابەینی ئێمە تێچوو، کەواتە زمانی کوردی زمانێکە لە ناو ئەو زمانانەی جیان حەزم لێ کە بزانانی ئێستا لە 5 تا 7,000 زمان لە جیانەیە. ئایا دەزانی ڕێزبەندی زمانی کوردی چلەمین زمانە کە تا ئێستا خۆی پاراستووە و ماوە و ئەو کەسانی قسەی پێ دەکەن پتر لە 30 ملیۆن کەسە، بەڵام زمانی شەیە لە وڵات لە ئاسەر ئاستی جیهان ساڵانە دەپوکێتەوە لە بەرەوەی خەڵک کەم قسەی پێ دەکا، یان ئەو خەڵکەی کە لەو شوێنە قسەی پێ دەکەن دەستە وڵاتێکی تر و وڵاتەکە نامێنێ زمانەکەش دەپوکێتەوە. بۆیە وتراوە ناسلامەی هەموو نەتەوەیەک بوونی هەر دەوڵەتێک بنەمای سەرەکی زمانە لە تەک خاک و نیشتیمان و کەلتور و مێژوو. زۆر باشە دکتۆر، باست لە خوێندن بە زمانی ئینگلیزی کرد کە ئەمە جۆرێکە لە خۆ بە کەمزانین، جۆرێکە لە بێگانە پەرستی. ئێمە چی بکرێ لە کوردستان کە تەنها شوێنێکە کە بە ئازادی تا ڕادەیە توانین زمانی کوردی تیا بخوێندە بووە ناوچەکانی تر دیالێکتەکانی تر شوێنەکانی تر ئێرەیان وەکو قەڵای پاراستنی یام شکۆی زمانی کوردی بزانە، چۆن فرە زمانی لە وڵاتی کورداندا نەبێتە هۆکارێک بۆ لاوازی زمانی نەتەوەی خۆمان کە زمانی کوردیە. وەکو جەنابە دەفەرمووی ئێستا تەنانەت تابلۆی سەر سۆپەرمارکێتێک بوونی ئەو هەموو خوێندنگە ئەوروپی و زمان ئینگلیزی و نازانم چییە وای کردووە کە خەڵک بە شانازیە و منداڵەکەی خاتە بەر زمانی ئینگلیزی و زمانی کوردی فەرامۆژەکرێ و تەنانەت لە ماڵی شەو بە شانازیە و زۆر جار بە ئینگلیزی لەگەڵ منداڵەکانی خۆیان دەدوا کە سەرنجام ئەمە لاوازکردن و بەرەو دواوەبردننی زمانی دایکە. بەڵێ من دەمێ بە شێوەی زانستی وەڵام بدەمەوە لەسەر ئاستی جیهان وڵاتێکی وەکو بریتانیا کە بە خۆت دەزانی یەکێکە لە وڵاتە زلێزەکانی جیهان، بەو دوایەی وەزارەتی پەروەردەی بریتانیا گشتاندنێکی کرد، گوت ڕێگا نادا هەر مناڵێک لە هەر ڕەگەزێک بێ سەر بە هەست زمانێکی نەتەوەیی جیهان بێ هەتا تەمەنی 11 ساڵی دەبێ بە زمانی دایک بخوێنێ. یعنی بۆ نمونە مناڵێکی کورد ئەگەر لە بریتانیا بێ هەتا تەمەنی 11 ساڵی ڕێگا نادەمە ئینگلیزی بخوێنێ، دەرێ سەرەتا دەبێ بە زمانی دایکی کە کوردیە بخوێنێ. برادێکم لە یەک لە شارەکانی بریتانیا پێش 2 ساڵ پەیوەندیم پێکرد، گوتم ئەرێ دەربارەی ئەوە دەمێ بزانم، گوتی بەڵێ نەک تەنەها گرنگی بە زمان دەدەن، گرنگی بە ئاینیشان دەدەن. گوتی ماڵە خێزانێک بۆی جێڕامەوە، گوتی خەرچی کوردستانی ڕۆژهەڵات بوون. گوتی دیارە نوێنەری وەزارەتی پەروەردەی ئەو شارە هاتۆتە ماڵمان، گوتی ئێوە مناڵەکانتان بە چ زمان دەخوێنن؟ گوتی گوتمان ئینگلیزی. گوتی ئێوە چین کوردین؟ گوتی نا، دەبێ هاتە تەمەنی 11 ساڵەکە دەبێت بە کوردی بخوێنن. ئەی ئاینتان چییە؟ ئیسلامن. گوتی دەبێت کاکە ئێوەش ئاینی خوێندنی وانەی هیچتا دەبێت ئیسلامی بێ. کەواتە ئەمە مانای چییە؟ لە ڕووی زانستیەوە ئەگەر ئەوانەی زمانزان وەکو زانایکی وەکو چۆمسکی کە زانایەکی ئەمریکی بەناوبانگە و لە زمانی کوردیش شارەزایی هەیە و ئاگاداریشە، دەڵێ ئەو ئەکسنتی منداڵ هەتا دەوروبەری تەمەنی 11 ساڵی ناتوانێت زمانەکەی خۆی کۆنتترۆل بکاتن و وشە و پیتەکان یان ئەو کۆمەلە وشانە لە هینی زمانی کۆ بکاتەوە ئەگەر زمانی دایک یەکەم نەبێ. یعنی ئەو کەسانی کە دەسن دەخوێنن زمانی خوێندنیان دەبێتە زمانی یەکەم، زمانی دایکیش دەبێتە زمانی دووەم، سەریرە دەشەوێ بە نیوەچەلی هەم زمانی بێگانەکە کە جێگای زمانی دایک کردو تۆ فێر نابێ هەم کوردیەکە. ئایا ئەوە ڕاستە مناڵێک هێشتا زمان فێر نەبووە بێ ئەو بابەتە زانستیانەی پێ بکەی بە زمانێشتر؟ بەداخەوە ئەو مامۆستایانەی کە دانراونش لە قوتابخانەکانە ئینگلیزی باش نازانن، تەنانەت ئەگە سەیری ئاخاوتنی ئینگلیزەکەیان بکەی فۆنەتیکەکەشان تەواو نییە. دەوزەوەرە تۆ بیرکاری و زانستەکان و بایۆلۆژی و فیزیک و ئەوانەی پێبرێەوە. ئەوەش بەداخەوە هینی کووردە. بۆیە بەڕاستی دەبێت ئێمە بگەڕێینەوە ئەو چاولێکەریەی کە ئەو هەموو قوتابخانە هەیە چاوپێخشانێک پێدا بکرێتەوە
دەبێ وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ئەوەش بەڕاستی بۆ دەگەڕێتەوە بەڕاستی کەسی شیاو لە شوێنی شیاو نییە یعنی یەکێک کە دەکرێتە وەزیری پەروەردە دەبێ بەڕاستی مامۆستایەکی سەرەتایی بوو بێ دوای بتوێ بەڕێوەبەر یا مامۆستایەکی ناوەندی بوو بێ اینجا بەڕێوەبەر بێ اینجا سەرپەرشتیار اینجا بەڕێوەبەری گشتی اینجا ببێ بە وەزیر ینی یەکێک بێ خەمخۆر و پسپۆری ئەو بوارە بێ بۆیە هیوادارم ئەگەر یەکێ دەکرێتە وەزیر شارەزاش نییە بەڵام با شارەزایەکان و ڕاوێژکارەکانی ڕێگای بۆ هیر بکەن و ڕێگای پیشان بدەن ڕێنمایی بکەن دەکرێت ئەمانە ئێستا بەخۆیان دابسنەوە بە تایبەتی ئێستا کە لەو خولەکە خولی بەڕەمان و هێشتا خەریکی ئامادەکردنی میری ئەم هینەن کابینەن دەتوانن بەڕاستی بەنامەی کاریان یەکەم شت ئەوە بێ گرنگجی و بایەق بە زمانی کوردی بدەن با پرۆگرامەکانی خوێندن دابستنەوە بەوەش دابستنەوە بەڕاستی ئەوەندە بازرگانی ڕویان لە بازرگانی نەبێ ئەوەندە قوتابخانە و ئەوەندە خوێندنگا و ئەوەندە ئامادەی و ئەوەندە زانکۆی تایبەتیە بکرێتەوە و ببێتە بارگرانی بەسەر زمانی کوردی دەکرێت وەکو وڵاتێکی بریتانیا ئێمە تا تەمەنی 11 ساڵی زمان تەنها کوردی بێ لە خوێندنگاکان نمونەشت بۆ دەهێنمەوە قوربانجان لە ساڵانی 60ەکان و هەتا هەفتاکان و هەشتاکانیش بگرە ڕژێمی پێشووی عێراق تا تەمەنی نەدەبووە 11 سال مناڵ ئێستا ئەو کاتە بۆم دەرچێ ئێمە سیستەمی ئەمریکی و بریتانیمان پەیڕەو دەکرد هەتا نەبووە پۆلیسار و پێنجی سەرەتایی وانەی عەرەبیان دانەدەنا بۆ کوردەکان وەکە داشیان دەنا بە زمانێکی سادەی عەرەبی قراعەتی و قراعی خەڵدونی لە بەین و کەوانە دەیان خوێند بۆ ئەمانەی کە پرۆگرامیان لە عێراقدادەنا هەموو زانا و دانا بوون تۆ لە پێشەچەکەش ئاماژەت پێ کرد یعنی بەڕاستی گرنگیان بە زماندا یان زای زمانی دایک کوردی تا 11 ساڵی دێگۆ بخوێنێ اینجا وانەیەشی عەرەبیان دادەنا کەسی ئێستا بە خۆمان ئێمە خۆمان زمانی کوردی تیرۆر دەکەین خوامان بوو کە کورد ڕۆژێ بەخۆی خود مختاری و دەسەڵات و فەرمەڕەوای خۆی بەس بەداخەوە چۆن تاڵان دەکرێت نەوتەکەی و بەروبوومی لە هەمان کاتیدا لە زمانەکەی دەدرێت زۆر باشە دکتۆر هەمیشە باز لەوە دەکرێت کە کورد یەکێکە لە دەوڵەتە یان نەتەوە کۆنەکانی ئاریایی و زمانی کوردیش تەنان لە سەردەمی دەوڵەتی مادەوە گرنگی پێدراواتە یەکێکە لە زمانە زیندوەکانی جیهان و لەگەڵ هاوشانی زمانە زیندوەکانی تردا ڕێی کردووە باواز لە دەسەڵاتی 27 ساڵی کوردی بێین بۆچی لە بەر لەوەش وەکو زمانە زیندوەکانی دنیا نەیتوانیوە هاوشانی ئەوان بڕوایان نەیتوانیوە بێتە یەکێک لە زمانە زیندوو کاریگەرەکانی جیهان قوربان بە خۆ دەزانی زمان پێویستی بە بەرنمەیە پێویستی بە پلانەیە بۆ بەرەو پێشەوە چوون زمان بە خۆ دەزانی کاریگەری دەبێت لەسەر دەور و پشت و وڵاتانی دەور و پشتی لەسەری دەبێت بەڵام پێویستی بە بەرنمەیە پێویستی بە تۆژینەوە هەیە ینی بەڕاستی دەسەڵات هەتا زانکۆکانیش لێرە بەڕاستی ڕوو ڕخرا ئەمن وەکو تاچێک بە خۆم ڕۆلی خۆم بینیوە تۆژینەوەم ئەنجام داوە گرنگی بە زمانی کوردی داوە بەڵام وەکو تاقە سوارێک تۆزی تاقە سوارێک ئەوەندەیە بەڵام باوەڕ بکە زانکۆکانیش دەتوانم برێم کەم تەرخەمن لە ڕازمانی کوردیا بۆیە کە ئەوەی بەڕێز باسی دەکەی دەتوانم بڵێم بەڕاستی دەبایە بەرنامە و پلانمان هەبێ بۆ پێشخستنی ئەم زمانە زمان چۆن پێش دەکەوێت یان هەر لایەنێکی زانیاریەکان لە مێژوو لە زانست لە ئادەم چۆن پێش دەکەوێت دەبێت کۆنفراز دەبێت سمینار و هەروەها دەبێت تۆژینەوەی زانستی لەسەر بکرێ و هەروەها لە نێوەندەکە ڕۆشنبیریەکان و کۆر ئاکادیمیای کوردی و تەنانەت لە میدیاکان و ڕۆژان نەمدید ئەو هەموو میدیایی با پێی برن کە میدیایی لایەنەکان و سێبەر و ناوی سی لێ دێنن ڕۆژان نەمدید کۆنفراسی بکەن تایبەت گرنگی بە زمان بدەن لێرە و لەوێ یادی ڕۆژی زمان دەکرێتەوە ئەوش ڕۆژێکە بەڵام ئای بۆ زمانێکی وەکو کوردی بە سەرتاپای مێژوون ڕژێمەکانی پێشوو هەولی لەناو بردانیان دابێ ئێمە بەس بە ڕۆژێک بێن یادی بکەینەوە با بۆ وڵاتانی جیهان ڕۆژی جیهانی ڕۆژێک بێ قەیناکە بۆ زمانی دایک بەڵام بۆ کورد دەبێ هەموو ڕۆژێک من نارێم هەموو ڕۆژە دەبێ هەموو چرکە ساتێک بە هەڵی بزانین بۆ ئەوەی بتوانین ئەم دەرفەتە بقۆزینەوە قەرەبووی ئەو لایەنانە بکەینەوە کە کاتی خۆی زمانی کوردی پژخراوە زۆر باشە دکتۆر هەمیشە بەشێک لە ڕۆشنبیران ئەو ڕۆشنبیرانی کە کاریگەرن بە پاشخانی فکریا ڕۆشنبیری ئەوروپی پێیان وایە ئەلفبەی کوردی عەرەبی
هۆکاری دواوەچوونی زمانەکەمانە و هۆکاری داڕمانی زمانەکەمانە پێویستە ئێمە هەوڵی ئەلفبەی کوردی لاتینی بدەین واتە ئەمە مۆرگێکی سەردەمیانە و مۆرگێکی سەقافیانە و ڕۆشنبیریانە و غەرەبزەدایانە بە زمانەکەمانەدا و ئەو کاتە زمانەکەمان بەرەو پێشەڕوە. ئایا ئێمە هیچ گرفت و کێشەیەکمان لە ئەلفبەی کوردی عەرەبی بینیوە و ئایا بە گۆڕینی زمانەکەمان و ڕێنووسەکەمان بۆ ئەلفبەی کوردی لاتینی گەرنتی ئەوە هەیە کە زمانەکەمان بەرەو زمانێکی جیهانی و بەرەو زمانێکی پێشکەوت و سەرکەوت و سەردەمیانە هەنگاو بەهاوێ؟ نەخێر ئەگەر ئێمە بەڵگەمان هەیە ئەگەر بێت و بەراورد بکەین لەو کاتەی زمانی کوردی کە بە پیتی عەرەبی نووسراوە خۆی ئێمە پیتی 36 پیتمانەیە لە کوردیە لە عەرەبیش ئەوە بە خۆت زانی 29 هەیە بە هەمزەکەەوە بەس لە کوردی بە خۆت و ئەمانە و ڕووە هەندێ ژوو ئەوانە ڕەنگە لە زمانی عەرەبییان نەبێ بەڵام بە پێچەوانەوە من دەتوانم بڵێم ئەلفبەی عەرەبی خزمەتی زمانی کوردی کردووە. زمانی کوردەکەش خۆ بە بەڵگەوە قسە دەکەین سەیری حوزرەکان کە ئەوانەی لە حوزرەکان پێگەیشتون ئەگە سەیری بکەین لە مەلاکانی ئاینی دەگری لە زاناکانی کورد دەگری لە شاعیران دەگری لەو زانا و دانانەی ئێستا و لە سەرکردەکانی کورد دەگری هەمویان دەرسوی چێن دەرسوی ئەو قوتابخانەیەن کە لە حوزرەکانەوە خوێندویانە سەیری نالی و مەحوی و سالم و کوردی و بزانم کم لە شاعیرانی کوردی کلاسیک نەبووە ئەگەر لە حوزرە خوێندی بێ و یان قورئانی پیرۆزی لەبەر نەکرد بێ و فەرمودەکانی پێغەمبەری نەخوێند بێ کەواتە بە پێچەوانەیە من لەگەر ئەوەم زمانی عەرەبی لەوانەیە زۆر خزمەتی زمانی کوردی کوێ و هەروها کوردیش وەکوونەتەوە خزمەتی زمانی عەرەبیەکەی کردووە ڕەنگە لە هەندێک شوێن و لە هەندێک جێگا و لە هەندێک هەلوێست کورد نووسەرانی شاعیرانی ڕۆشنبیرانی زیاتر خزمەتی زمانی عەرەبیان کردووە خۆ ئەمە شانازیە عەرەبی شاناز پێ دەکا لە بیرمە یعنی لە هەفتاکان و لە هەشتاکانیش لە ڕۆژنامەی عێراق لاپەڕەیەکە بوو دکتۆر جەمالەدین باوی باپیریم لە بیر نەماوە باسی دەکە ئەلەکرات خەدەم و لۆغە العەرەبیە یعنی ئێمە خۆ نەبووتە کۆسم بە پێچەوانەوە یعنی گەر ئێمە ئێستا لە من بپرسی ئایا کورد دوای زمانی کوردی چ زمانێک فێر بێت دەنێمە عەرەبی برێ دوای عەرەبی فێر بێ هیچ دەدرێم ئینگلیزی بە پێچەوانی خەڵکانی تر چونکە یەکەم ئێمە برینێنێ مسلمانین لە 1995 زمان لە هەمان کاتدا هەر چوار دەورمان ئەگەر ئێرانی لە دەرسی ئەوان تر هەمووی بە زمانی عەرەبی قسە دەکەن جگە لە قورئانی پیرۆز کە بە زمانی عەرەبیە و ئێمە فەرمودەکانی پێغەمبەر بۆیە بە پێچەوانەوە ئەو سەردەمانەی کە ئێمە گرنگیمان بایەخ بە ئەلفبەی عەرەبی داوە زمانی کوردی لە گەشەکردنا بووە ئێستاکە کە لەوەتی بۆتە بەکارهێنانی لاتینی خۆ من لاتینی ڕەنگە ژمارەیەکی زۆر کرماجی ژوور و ئەمان بەکاری دەهێنن و ڕەنگە هەش بێت پژۆی خست بێ با بەکاری بێنن بەڵام مانای ئەوە نییە جێی هەموو دیالکتەکانی تری کوردی بگرێتەوە چکای من بەڕاستی چوار دیالکتی سەرچیمانەیە کرماجی ژوور و کرماجی خوارێ و لو ڕووزازە هەرچەندە ژمارەی ئەوانەی کە قسە بە کرماجی ژوور دەکەن زیاترە بە تایبەتی ئەو ژمارە زۆرێک کە لە تورکیا هەیە وارووا لە کوردستانی ڕۆژئاوا هەیە بەڵام مانای ئەوە نییە دیالکتەکانی تر ڕۆلی خوان نەبینیوە باوەڕ بکە زمانی ئەو زمانی کە کاتی خۆی پێی دەنووسرا ئەوەی کوردی و نالی و سالم و مەحوی کە دەتوانم بڵێم کرماجی خوارووە و بەورتری و زانستەکەش بڵێم کە لە قەشێوەزاری سلەیمانیە هیچ کێشە و گرفتێک نەبوو تەنانەت خوێندنیش هەتا لە دووەشی هەر بەوە دەخوێنرا بەڵام بەداخەوە دوای ڕاپەڕین و ئێستا بیستمەوە دەزانم کە لە دووەک بە دیالکتی کرماجی ژوور دەخوێنرێ ئەمەش بۆ لێک جیابوونەوەی دوو دیالکتە وای لێ دەکەن وەرەو کورد بەرەو دوو زمانی سربەخۆ بڕوەکە بەداخەوە ئەوەش جۆرێکە لەدا بڕان بۆیە ئەگەر لێم بپرسی دەتوانێت ئێمە سوود لە هەر چار دیالکت وەرگین بۆ ئەوەی بۆ پرۆگرامەکان بۆ خوێندن نەک سیرگرنگی بەلایەک بدەین و تەنانەت دیالکتەکانی تریش بۆ دیالکتی هەورامی دەیان لە قەشێوەی زاری هەورامی گەلێک کەمترە لە ئەوەکانتر سەیری ئەو زمانە دەوڵەمەندەکە یعنی سەیری لو ڕووزازاکە یعنی بەڕاستی ئەگەر بێت و کورد بوریا بواە و کەسی پسپۆری هەبووە لەبارەی زمان و بڕیار لە دەست بوونایە ئێستا دەمانتانی بە ئاسانی زمانێکی ئەدەبی یەگرتو یان ستاندەرمانە بواە ستاندەر چییە؟ ئەوەیە کە زۆربەی خەڵک
قسەی پێدەگا و تێی دەگا زمانی کوردی یەک لەو زمانانەیە کە بە شارەز پێ دەکەن چۆ قسە دەکەی وا بینوسە هەر خۆی ڕێزمانە ئێستا من چۆ قسە دەکەم ئەوەی بخە سەر کاغەز و بە خامە بینوسە خۆی بکەر و تەواوکەر و فرمان و گزارش لام و کان دەکات و بە شێوەیەش ڕستەیەکی جوان کە چۆمسچی زۆر گرنگی بەولایەنەدا. زۆر باشە دکتۆر هۆکار چییە کەواتە کە جەناب وەکو فەرمووی ئێمە ئەوەندەی کە سوودمان لە ئەلفبەی کوردی عەرەبی وەرگرتووە ئەوەندە لە لاتینیمان وەرنەگرتووە هۆکار چی ئەم نووسەر و ڕۆشنبیرارە بانگەشەی پشتکردنە ئەلفبەی کوردی عەرەبیەکەن و باوەش بۆ ئەلفبەی کوردی لاتینیەکەنەوە. خۆی ئەوەش کارەساتە دەتوانم بڵێم پەیوەندی بەلایانی ڕامیاری هەیە لە بەین دوو کەوانە مەبەستم لە ڕامیاری سیاست ینی بەڕاستی دەیانەوێت ئەوەش دابش بکەن ئەوەش دابشکراوە زمان ئەگەر نا تا ئەو کاتەی ئێمە با کرماجی خوارو نووسین و خوێندنەوە و تەنانەت تا سەرکردەکانی زۆر زەردەبینی کە بە سۆرانی قسە دەکەن یا کرماجی خوارو ئێخۆ زۆر ئاسایی هەم کەس تێی دەگا کەواتە ئەو پەیڕەو ناکە نایەتە خوارەوە وەکو یاسایەک دەربچێتن نەک بچن پاڵپشتیەوە بکەن وەڵا ئەوان بیکەنە ئەوەی کە بە کرماجی ژووری بخوێندێ لە قۆناغی سەرەتاییەکە با هەتا تەمەنی 11 ساڵ و 12 ساڵێکە با بە کرماجی ژوور بێ زۆر ئاساییە وەکو بۆ ئەوەی ئەکسنت و دەتوانم بڵێ موشە و پەیڤ و زاراوەکانی خۆی مناڵ بە دەوڵەمەند بکە بەڵام با لە قۆناغی کە دەستە ناوەندی بەداخەوە کە کردیانە قۆناغی بنەڕەتی ئەوە شێلەیەشتری وەزارەتی پەروەردە بوو لە پۆلیەک تانۆ پێشان قۆناغی سەرەتایی دوایە ناوەندی ئامادەی ئەوە زۆر ڕاستتر بوو ئینجا دەتوانێت ئەو کاتە بە زمانی یەکگرتووەکە بخوێنێ بەلای منەوە بەڕاستی دەسەڵاتەرۆکو ئاماژەمێک پلێ یەکەم و نەبوونی کەسانی خەمخۆر ئەو ڕۆشنبیرانی کەوا لافی ئەوە لێ دەدان کە بە لاتینیەکەم بنووسرێ بەڕاستی بۆ ئەو خەمخۆری زمانیان نییە بۆ خەمخۆری زمانەکەن ئەگەر خەمخۆرن فەرمو بابێن دانیشن ئەوانەی لە بواری زمانە لە بواری زانستی زمانە پسپۆرن شارەزان بابێن کۆنفراس کۆر تۆژینەوە ئەنجام بدەن چکە نابێت تۆ کە گۆڕانکاری لە شتێک دەکەیت هەر بە قسە بەزارەشی بە هەروە بەڕەمەشی دەبێت نمونە وەرگری دەبێت تۆژینەوە ئەنجام بدەیت ئەنجامی تۆژینەوەکە ئەو یارمەتی دەرە بۆ ئەوەی سبریان دەکەیت بە تایبەتی بۆ زمان پەیوەندی بڵێ زۆربەی نووسەرانی ئێمە لە پێناو ئاسانی لە نووسین و ئاسانیش لە گوێگرتن و خوێندنەوەیە ئەو وشە باوە سەردەمیانە دەڵێن کە لە بەرامبەریا دەیەها وشەی جوانی ناسکی کوردەواریمان هەن بۆ نمونە نووسەرێک نایە پێمان بڵێ لە بری قەڵەم لە کوردەواریا چی وتراوە لە بری کتێب چی وتراوە لە بری پەرداخ و مێز و تەلەڤیزیۆن و ئەو شتانەی کە لە دەوروبەرمان هەن هەر بەو زمانەی کە جۆرێکە دوورە لە کوردی بۆ نوبەرامەی کوردی پێوە دیار نییە چی بکرێت هەر لە نوێ ئەو وشە کوردی ڕەسەنە جوان و بۆ نوبەرامە پڕ لە کوردەواریانە بگەڕینەوە بۆ نێو نووسین و زمانی ئاخافتنمان زۆر جار شێرکۆبێکەز کە قەسیدەیەکی دەخوێندەوە لە پێشەکی قەسیدەکە ئاماژەی بەوە دەکرد کە دەیگوت لەم قەسیدەیەدا دەیەها وشە و بیستەها وشەم هێناون کە لە فەرهەنگەکانی گی و مکوریانی و شێم حەمەدی خاڵ و هەژاری مکوریانیدا هاتوون و سەر لە نوێ دەیخستنەوە نێو قەسیدەکەی کە بۆ نوپەرامەیەکی جوانی هەم بە قەسیدەکەیدا هەم زمانی کوردی ئەمە ڕێڕەوێک بوو هەنگایە بوو بۆ زیندووکردنەوەی ئەو وشە کوردیانە چی بکرێ ئەمە جارێکی دیکە ئەم وشانە لە ئاخافتنماندا لە نووسینماندا لە ڕۆژنامە و گۆڤار و تەنانەت مێدیاکانیشدا ڕنگ بدەنەوە و لە بەرامبەر وشەی بێگانە و یا وشەی نامۆ بە زمانی کوردی ئەم وشە جوانە ناسکە کوردیانە بەکاربێنینەوە بەخوا ڕاستت فەرمووە بەخوا سەتاسەد لەگەرتمان زۆر وشە هەیە بەداخەوە بەرامبەرەکەی لە زمانی کوردیە بەڵام دەستن ئینگلیزەکە بەکاردێن ستا نمونەش بەسەر ئاماژەیەکەم باوەڕ بکە ئەوەی کە ئاماژەش بێکرد ئی شێرکۆ بێکەس و مامۆستا هەژار مام هەژار یادی بەخێر وە گۆڕی پڕووناچی بێ بەس هەمبانە بۆرینەکەی بگەڕێەوە سەری قوربانگیان بەڕاستی ئەوەندە دەوڵەمەندە لە وشەی کوردی پەتی جوان تەنانەت یەکێک لە کاریگەریەکانی کە من پێم دەرێن پەتی و بە زمانی پاراوی کوردی قسە دەکەم دیوانەکەی بەناوی بۆ کوردستان بوو لە ساڵی 1967 و 68
کە زۆربەی هۆنراوەکانم لە بەرەکرد شەیدایی و کاریگەری وشە جوانەکانی ئەو مامۆستا هەژارە بوو بۆیە لێرە یەک هۆدراوەی مامۆستا هەژار بۆ دەرێم بزانە چەند وشەکانی جوانە بەس جێ بگرە چۆن یەکێکی وەکو شێرکۆ بێکەس کە یەکێک بوو لە هۆزانڤانە دیارەکانی کورد کە بۆ بۆن و بەرام دەیخستە ناو هۆنراوەکانی دەرێ هێشووی ترێ بەدارەوە ڕیوی دەیدی لە خوارەوە دەیزانی دەبی نایگاتێ پێڵچوو نیشی بۆ ناکرێ ئاوی زۆر ترشە و ناخورێ سەری ئەو شە جوانانە سەری ئەو پەیڤە سەری ئەو زاراوانە بەڕاستی کە ئاماژەت بە مام هەژار کرد بۆ نووسەرانی تر نارێ بۆ خوالی خۆش و عەلالی سزادی نارێ مەسعود محەممەد عەبدوڕەحمان مەلاشکۆر بەڵێ بۆ باسی زمانزان و ڕووناکبیری گەورەی کورد مامۆستا مەسعود محەممەد ناکەیت بێگومان بەڵێ بەڕاستی ئەگەر بێ سەری ئەمانە ینی ئێستا کە ئەمانە ڕەنگە خۆی سەدان بەرنامەی بێ بەڵێ ئەمانە یعنی نمونە با بێمە سەدا بەزمە سەرمیدیاکانیش قوربانگیان خەلکانی وا دادەنێت دەنگ و باس و باسەکان دەخوێندنەوە باوەڕ بکە بێزت لە خۆت و زمانی کوردی دەبێتەوە نە خاڵبەندیان تەواوە نە ئەو شانەی کە دەری دەبڕن وشەکان کوردین و تەنانەت مافی خۆشی نادات نمونە یان هەندێک نووسەر و هەندێک خۆی خەڵک بە ڕامیاریزان دەزانێت دێکە لە باتی وشەی بەکاردێنێ بۆ نمونە دەرێت چی ئۆپۆزیسیۆن بۆ بەرهەڵستکار تێتۆ لە کوردیا باوەڕ بکە من لە هەفتاکان وشەی بەرهەڵستیارم بەکاری هێناوە دەمێکە یعنی وشەی پرەنسیب بنەمایە بۆ هەتا وشەی بنەماتە بێ لە کوردەکە بۆ پرەنسیبەکە بەکاردەهێنی بۆ هەتا وشەی بەرهەڵستیارتە بێ وشەی ئۆپۆزیسیۆن بەکاردەهێنی ئینجا تۆ نمونەیەکی تری جوانت هێناوە قوربانگیان بڕۆ سوپەرمارکێتەکان بڕۆ بازاڕەکانی ناوشار ئەوەندەی بە زمانی بێگانە ناونیشانەکان و تایتڵەکانیان نووسراوە خۆ زمانی کوردی بەدی ناکرێ وا دەزانی لە فەرەنسای لە هەندێک شەوەزای وا لە بریتانیای لە ئینگلستانی کاکە تۆ ئەو کەسەی دێشت لێ دەکڕی بە پلەیەک چییە کووردە کەواتە بە کوردی منووسە دووە من بە پلە دوو چێ دێ عەرەبە با بە عەرەبی بێ ئینجا کەسێکی بێگانە دێ کەواتە ئەوەی کە بەڕێزان وتیت چۆن دەکرێت دەبێ هەمومان لە شوێنی خۆمان بە خۆمان دابچینەوە یەکەم وەکو خێزان دایک و باوک چونکە زانایەکی وەکو چۆمسکی دەرێسی دەڵێ پێویستە دایک و باوک کە مناڵەکانیان پەروەرە دەکەن و ئەو مامۆستایانەی مناڵەکانی پۆلی خۆناغی پۆلی یەکی دوو سێ سەرەتاین دەبێ مامۆستای زۆر بەتوانامن لە ڕووی زمان لەبەرچی تا مناڵەکان فێرە پەیڤ و وشە و شتی زمانی جوان بکەن و لە هەمان کات هەلەکانیان بۆ ڕاستکەنەوە سەر لە دایک و باوکەکان لە خێزانەکانمان گرنگی بەولایانە دەدەن بەداخەوە ئایپاتێکی دەداتێ لەگەر مۆبیلێک بەس بۆ ئەوەی لە کۆری بێتەوە و خەریک بێ بەشتێک و بۆ ئێو خەریکی کاروباری خۆی بێتون و ناوماڵ کەواتە دایک و باوک دەبێ بە خۆیان دابستنەوەی جوان لەو بەنامە دەبێ هەمویان بە خۆیان دابستنەوە خۆ ئامادەکەن پێشەوەی کە مناڵێکیان دەبێت کسەیە کوڕە بۆی چۆن بتوانن زمانەکەی پاراو بێ ئینجا کە لە ماڵەوە دەرەچێ دەچێتە نێوەندەکاری خوێندنی یەکەم شت باخسەی منداڵانە دەبێت ئەو مامۆستایانێ لە باخسەی منداڵان بن نەک کەسانێک بینن دایم مەزێن بە زۆر لە بەرەوەیە ئەمە خزمی فلانە و دەبێت دەرچووی بەشی باخسەی منداڵان بن لێرە دەبێت زۆر گرنگی بە زمان بدەن لەبیرما ئێمە لە پۆلی یەکی سەرەتایی ساڵی 64 65 قوربانگیان مامۆستای زمان و مامۆستای بیرکاریمان فێری دەزانی پەیوی چۆنی دەکردین بە هەڵ بۆ هەڵبەست و هۆنراوە ئێستا من نمونەیەکە دەدەمێ چۆن فێری زمانی دەکردین فێر ژمارەی دەکردین دەیگوت چی بۆ نمونە من دوو هەڵبەست دەرێم ئی ئەو کاتی یەکەمیان پشی لە سوورەی دەستەمۆ وەرە نان و ماز بخۆ داچی بێچولەی مردی خێرا وەرە بە مردی ژمارەی پێ بەڵێ وا دیارە کێشەیەکی تەکنیکیە تا گەڕانەوەی بەڕێز دکتۆر عومەر پەتی بێگومان سبەینێ 21 شوبات ڕۆژی جیهانی زمانی دایکە لە ئێستادا شارەزایان و نووسەران و دڵسۆزانی زمانی کوردی پێیان وایە
زمانی کوردی لە بەردەم هەڕەشەیەکی مەترسیداردایە کە ئەمەش تەنها خۆرەی ناوجەستەی کورد خۆیەتی کە بۆ تەوەکاری ئەوچووکە بە درێژایی مێژوو نەیارانی کورد داگیرکارانی کورد هەر چەندێ هەوڵیاندا بێ بۆ پەراوێز خستن و بەرکەنارخستنی زمانی کوردی نەیانتوانیوە بۆیە نووسەرانی کورد لە 1970کاندا قۆڵی مەردایەتیان هەڵماڵیوە بەرامبەر ئەو لێشاوی ستەم و داگیرکاریەی ڕژێمی گۆڕبەگۆڕی سەدام و دارودەستەکەی وەستاونەتەوە زمانی کوردیان پاراستووە و هەمیشە قەڵایەک بوون بۆ پاراستنی زمانی کوردی بەڵام لە ئێستادا زۆر بەداخەوە لەگەڵ حکومڕانی کوردیدا دوای 27 ساڵ بەداخەوە بەهۆی دوو ئیدارەیی بەهۆی کەردکردنی کوردستان بۆ دوو زۆنی زەرد و سەوز لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی مێژووەوە لە ڕووی زمانەوە تەنان لە ڕووی زانکۆ و پەیمانگاکانیشمانەوە هەموو شتێکیان دووکرد کردووە کە بەداخەوە وەکو دکتۆرە کوردستان مکوریانی کچی گیو مکوریانی ڕەحمەتی دەڵێ بەڵێ زمانی کوردی لە ئێستادا بەرەو گەشە دەچێت بەڵام بەرەو دووکرد بوون زۆر بەداخەوە لەگەڵ ئەوەشدا کە چوار پارچەی کوردستان دکتۆر عومەر پەتی دووبارە سڵاوی خوارد لێبێ ئەو شیعرەی کە باسی ماست و پشیلە لەوێەوە دەنگی جەنابتان نەگەشتە لای ئێمە لەوێەوە دووبارەی بکەرەوە فەرمون. بەڵێ ینی هۆنراوەکە جێلێ بوو هۆنراوەکەمان بۆ دووبارە کەرەوە چووکە لە نیوەی هۆنراوەکە لە نیوەبەیتی دووەمدا دەنگت نەگەشتە لای بڵێ بۆ گرنگجی ئەو کاتەیانی مامۆستایان ڕۆلی مامۆستای سەرەتایی مەبەستمە ساڵی 1965 کە پۆلی یەش سەرەتایی بووم مامۆستای زمان و ئەدەبی کوردیمان مامۆستای زمان و ژمێرە ئەو کاتە ژمارەیان پێدەگوت لە باتی ئێستاکە بیرکاریە مامۆستا شێخ عەزیز بوو خوا تەمەنی درێژکە هیوای تەمەن درێژی بۆ دەخوازم با هۆنراوە و هەڵبەستی جوان ئێمەی فێرە ژمارە و بەهاکان دەکرد وەکو ئەو هەڵبەستە لەسەر پشیلە سوورەی دەستەمۆ وەرە نان و ماز بخۆ داچی بێچوولەی مردی خێراوەرە بە مەردی ژمارەی 5 و 6 تاقە یەکێکیان ڕەشە یەکێکیان بۆری سەرزل یەکێکیان ڕەنجی وەگوڵ یەکێکیان چاوی شینە وەرە چاچی ببینە پشیلە سوورە ماندووە وا لە پەدا کردووە بۆ خۆی لەوێ خەوتووە یان ئەگە سەیری ئەو هەڵبەستەکەین بۆ مناڵێکی تەمەن 6 ساڵ فێری ژمارەی دەکا فێری ڕەنگەکانی دەکا فێری قەبارەشتی دەکا و هەروە فێری بەهای جوان دەکاتن کە چۆن لەگەر گیانداران هاوڕێ بێ و بەخێوی بکەی و ئازاری نەدەی و ئەمە سەری پێش چەند ساڵ 50 ساڵ پێشدا یان لە باتی ئەوی ژمارەمان فێرکە ئێستاش دەبینمە بە هۆدراوە فێری ژمارەی دەکردین نێوت چێ 1 و 2 داران 3 و 2 دارت و 3 و 4 سوار هاتن هەر بەغار 5 و 6 هەستن بۆ سەر تەختەی ڕەش 7 و 8 مەکتەب خۆشە وەک بەهەش 9 یارمەتی دایک و باوکت بدە یعنی فێر ژمارە دەکاتادا فێر دەکات چۆن ئەو بەهایە یارمەتی دایک و با بزە یعنی هەتە لەگە لایەنی ئاینیش بۆیە بەڕاستی دەبێ مامۆستایانیش ڕۆلی خۆیان ببینن نەک تەنها ئەوەی بەداخەوە ئامادەکردنی مامۆستاش ئێستا وەکو مامۆستایانی ساڵانی 60ەکان و 70کان نییە کەواتە وتمان دایک و با و ڕۆلی خۆی ببینی مامۆستا ڕۆلی خۆی ببینی ئینجا دێن سەر میدیاکان بەڕاستی ئەو میدیانە دەبێ بە پێچاستونەوەیەکی بەتاو بکرێ شێ ئەو کەسەی دەنگ و باز دەخوێنێتەوە شێ ئەو کەسەی بەرنامەیان دەدرێتێ دەبێ مەرسە بێ قوربان یەکەم زمان پاراوی ئایا ئەو کەسانەی کەوا لە کەناڵەکان دەردەسن جگە لە ڕواڵەتی دەموچا و ینی دەموچا و گونجانی لایەنی زمانەکە زۆر گرتووە بخاڵبەندی باوەڕ بکە دەرچووی بەشی کوردیە برێوەرە دەقێکم بۆ بخینەوە ناسانی بخوێنێتەوە کە ڕستە کۆتایی هات ڕناوەستێ دەبێ ئەوە خاڵدانێ کە گەیشتە نیشانەی پرسیار دەبێ نیشانەی پرسیار ویکە گەیشتە سەر سوورمان دەبێ بە سەر سوورمانیەوە هینکرێ و گەیشتە تەخەل و وێرگوڵیش دەبێ بزانین چۆن ڕستەی دووەم تەواو دەکات کەواتە میدیاکانیش بەرپرسن لە پاراستنی زمان دوو ببوورەوە بۆ چارەم دەتوانم بڵێم وەزارەتی ڕۆشنبیری کوا وەزارەتی ڕۆشنبیری لە گریژیدان بە زمانی کوردی یعنی هەموو وەزیرەکان یەک لە دوای یەکەکان ڕۆژێ لە ڕۆژان نەمدیت بێن گرنگی بە زمانی کوردی بدەن لەبەرچی چونکەوانەیە وەزیرانەدا دەنێن هەموویان سەر بە لایەنێک لە لایەنەکانن دێ لایەنێ ئەو لایەنەی کە دای ناوەوی ڕازی دەکات نایە خزمەتی زمانەکە بکە بێنە سەر ئاکادیمیای کوردی
ئەو ئاکادیمیای کوردستان کە هەیە باوەڕ بکە کە ئاماژەم بەراوردمان کرد لەگەر کۆری زانیاری هەفتا تا هەفتا چوار و دوای لە هەفتا و چوار بۆ دەستەی کوردی گەلێ خزمەتی زیاد کرد لەو ئاکادیمیای ئێستامان سەی ئەندامەکانی کارایی کۆری ئاکادیمیای کوردستان کە قوربانگیان نیوەیان پارتی نیوەیان یەکێتی لەسەر ئەو بنەمایە هەڵبژێدراون نەک بێن لەسەر بنەمایەک مەرزدانێن بۆ یەکێکی وەکو دکتۆر عومەر پەتی تەنانەت بەڕەوایی نابێنن بێتە ئەندام لە بەرەوەی کابرایکی بێلانە و سەربەیز دانێک نییە کەواتە کوا خزمەتی کوردی و کا کوردایەتی و کانەتەوایەتێکە بۆیە هەمووی هەر دەتوانم بڵێم قسەیە و دروشمێکی بەرزکراوەی بەتاڵە زۆر باشە دکتۆر هەروەها دیسان دەتوانم بەڵێ دکتۆر لە ماوەی ڕابردوودا دیدارێکم لەگەڵ دکتۆرە کوردستان مکریانی ئەنجامدا لە پرسیارێکمدا ئاماژەم بەوە کرد کە ئایا زمانی کوردی لە ئێستادا بەرەو پوکانە و لاوازی دەڕوایام خونچەیەکە و ئەمەلی بەگوڵبوونی هەیە ئەو ئاماژە بەوە دەکا خونچەکە بەرەو پشکوتن و بەرەو بەگوڵبوون ئەچێ بەڵام بەرەو دوو گوڵبوون بەرەو دوو زمان بوون واتە زمانەکەمان بەرەو دوو زمانی و بەرەو دوو ناوچەی ئەڕوا چی بکرێ جەنابەت نازام تا چەند لەگەڵ بۆچوونەکەی وای کە زمانەکەمان بەڵێ دەبێتە گوڵ بەڵام دەبێتە دوو گوڵ دەبێتە دوانەیەک لە خونچەیەکدا دەبێتە دوو گوڵ چی ئەگەر لەگەڵ ئەم بۆچوونەی چی بکرێت لە بەردەم ڕێگریکردن لەم دوو کردبوون و پەرتەوازە بوون و دوو ئاراستە وەرگرتنەی زمانەکەمان بێگومان ئەوە دووگوڵە من هەردوو گوڵ بۆن دەکەم هەردوو گوڵیش لای من جوانە بەڵام حەز ناکەم گوڵێک لە باخسەیەکی بێ لەم سەر و گوڵێکی تر لە باخسەیەکی توور بێ پێویستی بە دوو باخسەوان دەبێ کە باخسەوانەکە بوو بە دوو بەش خزمەت گوزارەکانیش دەبن دوو بەش کەواتە ئەو بایەخەش دەبێتە دوو بەش کار لە زیاتی ئەوەی ئەو دوو گوڵە بیخێنە و باخسەیەک و بەیەکەوە ئاویان بدەی بەیەکەوە چاودێریان بکەی بەیەکەوە پەیدی کیمیاویان مین بکەیت و بەیەکەوە خەڵکەکان هەمویان خەمخۆری بن بۆیە من ڕاستە دەڵێم دکتۆرە گیان وەلەو دکتۆرە نادەبی برم دکتۆر گیان چکە نێر و مێ لە دکتۆری نییە دوو گوڵن منیش ئەو گوڵانم خۆش دەبێ بەڵام هیوادارم ئەم دوو گوڵا یەک بگرنەوە لە یەک باخسە پێی بوترێ زمانی کوردی لە ژێرەوەی زمانی کوردی ببێتە دیالیکتە سەرچیەکان و دەتوانین بەڕاستی ئێمە خزمەت زیاتر بە زمانی کوردی بکەین ئەگەر بێین کرمازی ژوور و کرمازی خوار و لور و زازە و تەنە ئێستا بۆچوونی تریش هەیە لەسەر زارەکان دەتوانین هەمویان لە خزمەتی کوردیداوێ و بە ئاسانیش لەبەرەوەی تێک دەگەین و هەمووشمان ئامانزمان یەک ئامانزە ئەویش لە دوا ڕۆژدا کورد ببێ بە دەوڵەت و زمانی کوردی فەرمیەکەی یەک زمان بێ کە پێی دەرێن کوردی چونکە ڕەنگە ئەم لێکردنەوەیە ببێتە لاوازی زمانەکەمان و ڕەنگە ئەگەری ئەمن دەرێم ڕەنگە ئەگەری لاوازبوونی زیاتر دەبێ نەک پشکوتون چونکە بەڕاستی خەمخۆرانی ئەو کاتە کەم دەبنەوە دەبێتە دوو بەش بە خۆتان شتیش کە بەش بەش بوو هێزەکەی کەمتر دەبێتەوە زۆر باشە دکتۆر کۆتا پرسیاری من جەنابەت لە چەند پرسیاری وەڵامی پێشودا باست لە ڕۆڵ و کاریگەری حوجرە و خانەقا و زانایان و عاریفان و شاعیرانی ئێمە کرد لە پاراستن و زیندوکردنەوەی زمانی کوردی لە ئێستادا هەیمەنە و هەژمونی عەلمانیەت بەسەر کوردستان وە کاریگەری عەلمانیەت بە قوتابخانەی غەربزەدەیی و ئەوروپا وە پشتکردنی عەلمانیەت لە ڕۆڵ و کاریگەری زانایانی کورد و حوجرە و خانەقاکان تا چەند زمانی لاوازی زمانی کوردی هۆکاری ئەوەیە کە عەلمانیەت بە شێوەیەکی بەرچاو ڕۆڵ و کاریگەری حوجرە و خانەقا و نووسینی زانایانی کوردی پشتگوێ خستووە و هیچ ڕۆڵ و ڕەواژێک پێ نەداون بۆیە زمانەکەشمان بەرەو تا ڕادەیەک زمانی بێگانە یان بەرەو پوکانە و لاوازبوون دەچێت بواتە بێگومان ئەگەر پیاوێکی وەکو هەژاری مکریانی شێخ محەممەدی خاڵگی و مکریانی مەلای گەورەی کۆیە مەسعود محەممەد مەلا عەبدولکەریمی مدەڕی زمانە کە تازەکانیشانن ئەگەر ئەمانە بۆونە ڕۆڵ و کاریگەرێکیان هەبایە ئەو کاتە زمانەکەش هەر لە لووتکە و لە گەشە سەندندا دەبوو. زۆر ڕاستە من لەگەڵتان بە پێچەوانەی ئەوەی گیانگیریەکە باوەڕ بکە تا ئەوانەی کە لە حوجرەکانە خزمەتی زمانی کوردیان دەکرد لە سەروی هەمووانەوە خاڵی خۆش بوو مامۆستای پایەداری گەورەی کورد کە من زۆر قەرزاری ئەوم مامۆستا عەبدولکەریم مدەڕیس تا ئەو کاتەی مرد ئایا دەزانی قوربانگیان یەکەمین نووسەر لە ناو کووردا کە
ژمارەی پەرتوکەکان و ژمارەی لاپەڕەکانی لە هەموو نووسەرانی کورد زیاتر بێ خوا لە خۆش ماوەستا عەبدولکەریم مودەڕیس بوو کەواتە لە حوزەش دەرچوو بوو. ئایا ئەوە پێوەرە بۆ ئەوەی ئەمڕۆ لە سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیا چێە بگاتە ئەم ژمارەیە بشێنێ نییە. ئەوە کە بەس بۆ بەیادهێنانەوە من ئاماژەم بەخوا لێ خۆش بوو مامۆستا عەبدولکەریم مودەڕیس کرد جگە لەوەی کەوە سەرۆکی هەبوو زانایانی عێراق بوو ڕەنگە ئەگەر بەهاتایە لەسەر ئاستی جیهانیش دەبوو یەکەم کەس کەچی ئەو توانایە و ئەو زیرێکی و ئەو خزمەتی ئەو زمانی کوردی کردی چێ کردوێتی بڕۆ سەریکە لە یەک بار خزمەتی زمانی کوردی نەکردووە بەس سەیری ڕاوەکانی کە تەفسیری نامی سیرکە کە قورئانی چۆن کردوتە کوردی ئەوە خزمەت نییە هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی نەتەوایەتی چێ هەیە خزمەتێکی وای کردوی بڕۆ سەر ئەوانی تری دیوانی ناڵی و مەحوی و ساختکردنەوەی بەخۆی و هاوکاری کوڕەکانی سێ مامۆستا محەممەدی مەلاکەریم و خوارێ خۆش بوو فاتیحی کوڕی ئەمانە هەر هەمویان ئەوە بەڕێ کاک فاتیحی کوڕی مامۆستا دەکا برای مامۆستا محەممەدی مەلاکەری ئەمانە ینی دەتوانم بڵێم خۆی لە حوزرەی لە بیارەوە دیارن کەوا لە چێوە هاتوون کەواتە ئەوەم پێوەری نییە بڵێ وڵا ئێستا کە جیهانگیری و یان ئەلمانیەت و ئەبانە وڵا بەداخەوە من دەرێم کاریگەری خراپی هەبووە و زمانەکەشی کاری بە خراپە لەسەر زمانەکە کردووە دەتوانم بڵێم ئەگەر نەترسێم وەگەر ڕاست بڵێم کاریگەری لەسەر مامۆستایانی ئاینیش کردووە یعنی ئەو مامۆستای ئاینیانەی کە کاتی خۆی ڕۆڵیان دەبینی و بوێر و ئازا بوون لە سەردەمی دوای ڕاپەڕینەوە ئەو بوێری و ئازایان لە مامۆستایانی نەماوە چ لە دوانەکانی هەینی چ لە حەقبێژیە یعنی لەوانەیە لە سەردەمی ڕژێمە زۆر جە مامۆستایەکی ئاینیمان دەبینی ڕوبەڕووی ڕژێم دەوەستایەوە و دەتوانم زۆر جارەیە نەکتەنە لەوانە بێژی وازی لێ دەهێنا و دەیگو دابنیشە بەڵکو جاری وایە شەهیدیشی دەکرد. دکتۆر گیان لەسەر ڕۆژی جیهانی زمانی دایک و لەسەر زمانی کوردی پێم خۆشە گوێبیستی کۆتا سەرنج و پەیامت بم لەبەرەوە کە کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر بەداخەوە. وەڵایی دەرێم لە بەهۆی ئەم ڕۆژە پیرۆزەوە ئەم ڕۆژ جوانەوە بەهۆی ئەو بەنامە ڕێکوپێکەتەوە هەموو تاشێک بەخۆی دابچێتەوە دایک و باوکان مامۆستایانی ئاینی لایانی پەیوەندیدار دەسەڵات درەنگە با لە بەیانیەوە با لەمڕۆوە دەست پێ بکەین هەرێکە لە شوێنی خۆی زمانەکە بپارێزێ ئەگەر زمانی خۆمان نەپارێزیت دەتوان بڵێم کوردیش نامێنێ و هەروەها ئامانزانی کە دەوێت بێتە دی لە ڕێگای زمانەوە دێتە دی. ڕەحمەتی خوا لە مامۆستا هەژاری موکریانی بێ کە لە یەکێ لە شیاڵە جوانەکانیا دەفەرمێ بە کوردی دەژیم بە کوردی دەمرم بە کوردی دەیدەم وەرامی قەبرم بە کوردی دیسان زیندوو دەبمەوە بۆ کوردیەکەی خۆم تێ هەڵدەچمەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عومەر پەتی مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوو. ئومێد دەکەم زمانی کوردی لە لووتکە و گەشە سەندن و یەکگرتووی و تەباییە ببینین و ببێتە یەکێک لە زمانە جوان و زیندوەکانی دنیا. تا بە یەگەشتنەوەیەکتر بەخوای گەورە مێرەبانتان سپێرمە شاد و سەرکەوتوون خواتان دەگەم.